ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕە تۆفیقم لە ئەڵخێم شەوی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر ڕۆڵی پێشمەرگە لە مەترسیەکانی سەرهەرێم. سەرەتا بێ ئاماژە بۆ بین کە ماوەی 3 ڕۆژە دیداری ڕافیدەین لە بەغدای پایتەختی عێراق بەڕێوە دەچێت کە دیدارەکە فرە ڕەهەندە و باسی لە کۆمەڵێک ڕەهەند کردووە کە پەیوەندیان بە عێراق و ئێستا و ئایندە و داهاتووی عێراقەوە بێت. لەو دیدارەدا ژمارێکی زۆر لە بەرپرسانی باڵای عێراق لە ئاستە جیاوازەکان هەروەها بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان لە ئاستە جیاوازەکان بەشدار بوون تێیدا کە دیدارەکان بە گشتی کۆمەڵێ پانێڵ بووە لەسەر ڕۆڵی سوپا و حەشدی شعبی و هەروەها هێزانمیەکان لە پاراستنی ئاسایش و سەروەری و خاچی عێراق، هەروەها ڕۆڵی عێراق لە ڕووی بەرزکردنەوەی ئاسی دیبلۆماسی و هەروەها لە داهاتوودا بازەوەش کراوە لێشێ لە پانێڵەکان کە ئاستی ئابووری و هەروەها ئاستی بازرگانی و کۆمەڵی لایەنی دیکە لە عێراق بەرەو پێشە. بەڵام ئێمەم شەو بە دیاریکراوی گفتوگۆکەین لەسەر ڕۆڵی پێشمەرگە و هەروەها ڕۆڵی پێشمەرگە لە چوارچێوەی پاراستنی سنوورەکانی هەرێمی کوردستان و هەروەها لە چوارچێوەی ئەو مەنزومە دیفاعی کە هەیە لە عێراقدا و پەیوەندیەکانی نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراق و ئەو پانێڵی کە بە دیاریکراوی لەسەر ڕۆڵی هێزەکان لە عێراق ڕێکخرا. ئەم شەو ئێمە لەو تەوەرەدا گفتوگۆکەین و پرسیارەکانمان بۆ بەڕێز فەریق جەباریاوەرە میداری گشتی وەزارەتی پێشمەرگا بێت کە بە سوپاسەوە جەنابیان لە بەغدا میوانمانن و کاتی خۆی بەخشی بە ئێمە. کاک جەباریاوەر ئەم کاتت باش سپاس دەکەم کە لە بەغداوە بوویتە میوانی پانۆراما لە کورسات نیوز. سەرەتا بە گشتی ئێوە بەشدار بوون لە دیداری ڕافیدەین کە لە بەغدا بەڕێوەچێ ئەمەوێ وەکو بەشداربوویەک وەکو یەکێ لە بەرپرسە باڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پێشمەرگە ئاستی دیدارەکە چۆنە بینن و ڕۆڵی ئەم جۆرە دیدارانە لە ئایندەی عێراق لە پێشخستنی عێراق چۆنە بین؟ شەوتان باش، شەوی هەموو بینەران باش بێ. سڵاوم بۆ هێزەکانی پێشمەرگە و بۆ کە سوکاری سەربەرزی شەهیدان و کەمەندامان و بێسەر و شوێنەکان کە ئومێد دەکەین بگەڕێنەوە بە سەڵامەتی بۆ ناو ماڵ منداڵیان. ئەم دیدارانە ساڵانەیان جار هەیە 2 ساڵ جارێک لایەن ناوەندێکی زۆر گرنگی عێراقی ڕێک دەخرێت کە ئەو ناوەندە پێڵێن ناوەندی ڕافیدەین بۆ گفتوگۆکردن کە بە عەرەبی مەرکەز ڕافیدەین للحوار و لێپرسراوەکەی زەید تاڵەقانیە کە کۆمەڵێکی زۆر ئەکادمی و کۆمەڵێکی زۆر لێکۆڵیلار باحث بەشدارە بن، یعنی لەو ناوەندە یان لەو مەرکەزەی بڵێن ڕافیدەین للحوارە. دیارە پێش 2 ساڵ هەر هەمان شێواز بەشداریمان کردووە لە دیدارێک لە ساڵی 2019 و بەر لەوەش دیدارێک ئەمە سێمین دیدار ئەنجامیدەن لە عێراقدا. طبعاً وەکو جەنابەت باست کرد بڵێن زۆر کەسایەتی باڵا بانگێژەکرێن. مەسەلەن نمونە لەم دیدارەدا یەکەمین ڕۆژەکە بەڕێز جەنابی سەرۆک کۆمار بڵێن لێرە بوو لە کردنەوەی دیدارەکە، بەڕێز سەرۆکی بڵێن پەرلەمانی عێراق لە دیدارەکەدا هەبوو و گوتەیان هەبوو و جگە لە گوتە چاوپێکتنیشان هەبوو دەربارەی بابەتە گشتیەکان. لە ئاستی حکوومەتی زۆر وەزیر، یعنی زۆربەی وەزیرە عسکەری و ئەمنیەکان بەشداریان کرد، زۆر وەزیری مەدەنی بەشداریان کرد لە دیدارەکان، زۆر کەسایەتی لە قوسڵگەریەکان بە تایبەتی مەسەلەن سەفیری ئێرانی، سەفیری تورکیا، سەفیری وڵاتەکانی تر بەشدار دەبن و خەڵکی پایەبەرزی هەم کەسایەتی بڵێن باحسی بڵێن زانکۆکانیش بەشدار دەبن، لە وڵاتانی دراوسەش بەشدار دەبن. مەسەلەن لە سعودیە بەشدار بوونە، لە وڵاتی ئێران خەڵک بەشدار بوونە، لە ئوروپاوە خەڵک هاتوون، لە بریتانیا بەشدار بوونە، لە وڵاتانی دنیا لە لوبنان بەشدار بوونە. یعنی کەسایەتی زۆر تیا بەشدار دەبێت. زۆر بابەتی گرنگ ئەو ڕژێنرێ، بابەتەکان وەکو باست کرد هەمە چەشنن. ئەم جارش بە هەمان شێواز کۆمەڵێکی بابەتی زۆر گرنگ وروژێنرا لێرە و گفتوگۆی لەسەر کرا و طبعاً دیارە ئەمانە هەمویان یادداش دەکرێن، دوایی هەموو ئەکرێن بە بەحسیان بە نووسراو و پێشکەش بە حکوومەتی فدراڵی عێراق و بە زانکۆکان ئەکرێن. لەبەرەوەیە ئەم دیدارانە گرنگی یەکجار زۆری هەیە. ئەم جارە لەلایەن هەرێمی کوردستانەوە بڵێن بەڕێز جەنابی شارزێباری بەشداری کردبوو لە دیدارێکە بەشدار بوو، هەندی وەزیری کوردیش کە لە حکوومەتی فدراڵی عێراق بەشداریان کرد. منیش هەر
بڵێم داوەتی فەرمی کراوم ئەمە لە سێمین دیدارە داوەت دەکرێم بەشداریم کردو لە 3 ڕۆژی بڵێن بابەتەکانی دیدارەکە و لە یەکێک لە دانیشتەکانیش بەشدار بووی ڕسمی بوو. زۆر باشە دەستەکانت خۆشبێکاک جەباریاوەر بۆ ئەو ڕوونکردنەوەیە لەسەر دیدارەکە. ئەمە ینی بچمە ناو بابەتێکەوە کە هەمومان لە سوۆسیال میدیا و بینیمان کە بەڕێزت لە یەکێک لە پانێڵەکانە بەشداریەکەیت و بیرروبۆچوونی خۆ دەخیتە ڕوو لەسەر هێرشەکانی تورکیا و ئەو مبڕیرانی کە ئەدرێ بەدەست سوپای تورکیاوە بۆ هەم بەزاندنی سنووری هەرێمی کوردستان هەم بۆ بردومانکردنی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان کە ئێستا لە قوڵای خاچ هەرێمی کوردستانە بردومانەکە. بەڵام یعنی بینیمان لە وەڵامدانەوەی بەڕێز جوماعینات وەزیری بەرگری عێراق تا ڕادێک تووڕەبوونی پێوە دیار بووە پێ دەچێت هەستێک کۆبوونەوەکەش بەجێ بێڵێ لەو بارەیەوە گەر ڕوونکردنەوەیەکمان بیتێ هۆکارەکان چی بووە تووڕەبوو جوماعینات. دیارە دوێنی یەکێک لە دیدارەکان وەکو باسم کرد بۆ وەزیری بەرگری عێراق بوو وەزیری ناوخۆی عێراق بوو ینی لەگەڵ فەرماندەی هێزەکانی دژە تیرۆری عێراق بوون لەگەڵ ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق بوو ئەو کەسەی کە لەگەڵ کەسێکی تری بڵێن لە ئەوروپاواتە بوو دیار بوو بەڕێوەبەری دیدارەکە کوڕێکی زۆر زیرەکە ناوی دکتۆر یوسفە کە یەکێک لە شارەزەکانە لەو بوارانەی بە تایبەتی لە بواری ڕۆژنامە گەری و دیدارکردن هەندێک پرسیاری ئاراستەی ئەو بەڕێزانە کرد یەکەمین ئەو پرسیارانی کە ئاراستەی بەڕێز وەزیری بەرگری کرد باس لە مەسلەی هێرشە ئاسمانیەکانی تورکیا و هاتنە ناوەکەی تورکیا و لەگەڵ بوونی هێزەکانی پەکەکە کرد دیار بوو بەڕێز وەزیری پێشمەرگە بە شێوازێک وەڵامی داوە کە ڕازیکەر نەبوو لەلایەن هەم ئەوانەی کە دانیشت وەزیری بەرگریمە دیدارەکە هەم لەلایەن ئەوان بەڵێ وەزیری بەرگری عێراق وەڵامەکەی بەو شێوە بوو کە هاتنە ناوەوەی هێزەکانی تورکیا پێشێلکردنی سەروەری عێراق نییە ینی بەو شێوازەی باسی کرد و باس لە ئەوە کرد کە ئێمە ئەمانەوێ ژووری هەماهەنگی دروستکەین و بەو شێوازە بوو. طبعا دوای قسەکردنەکانیان نۆبەی پرسیار دێ من یەکەمین کەس بووم کە پرسیارەکەم ئاراستی هەر چواریان کرد نەوەکو بەس وەزیری بەرگری باس لەوەم کرد کە تورکیا بە قوڵایی 45 کیلومتر هاتوتە ژوورەوە بە درێژایی زیاتر لە 200 کیلومتر جگەلەوە ڕۆژانە فڕۆکەکانی جار هەیە 200 کیلومتر یان 300 کیلومتر لێ ناو خاکی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوەی پێنجوێن و ئەمما بەڕاستی کارەساتێک دروست کردووە لەسەر سنوورەکان جگە لەوەش پەکێکەش لەسەر سنوور بڵاو بۆتەوە شەڕێکی نەخوازرا و لە هەرێمی کوردستان دروست بووە لەگەڵ لەیوان دوو لایەن کە تورشین و هەردوو لایەنەکانیان بە ڕوخسەت نهاتوونەتە ئەو شۆنانە چارەسەر چییە؟ من داوای چارەسەرم کرد وتم دەبێت چارەسەرێک بدۆزینەوە بۆ ئەم شەڕە نەخوازراوەی کە هەیە لەسەر سنوور لە نێوان دەوڵەتێک و لایەنێکی ئەو دەوڵەتەی کە هیچ پەیوەندیکی بە ئێمەوە نییە بە ناوچەکانی ئێمەوە نییە زەرمەند خەڵکی مەدەنیە ئەو جوابەکەی مقنع نەبوو بۆ پرسیارەکەی من هەم بۆ خەڵکەکە هەم بۆ ئەو کەسەی دیدارەکە کە وتی ئەی پێشمەرگە ئیشی نییە بۆ ناچێ شەڕی ئەوام کە من باسی ئەوم کرد کە ئەم بابەتە سیادیە پەیوەستە بە سیادەی عێراقەوە بە پێی دەستور ئەوەی مەسئولە لە سیادەی عێراقە وەکو بەڵام حکوومەتی تا ڕادەیەک دیبلۆماسی تۆ زێوەڵامی یایتەوە یعنی لەو ڕۆی کە ڕاستەوتی پێشمەرگە دەبێ بچێت شەڕ بکات و پێشمەرگە دەبێ بەرپەرچیان باتەوە تی ئەوە بچن شەڕ بکەن بەرپەرچیان بنەوە سوپای عێراقی شاوکارتانە بێ خۆمەشیان یعنی تا ڕادەیەک مقنعە وایە نا بەڵام جگەلەوە طبعا ئەوە یەکەم خۆی بۆ معلومات دوای جوابەکەی من دکتۆر یوسفی بەڕێوەبەری جەلسەکە جارێکتی تەکیدی کردەوە وتی ئەوە فەریق جەبار دیاری کرد کە ئەوەندە کیلۆمەتر هاتوونەتە ناو خاکی عێراق و لە ئاسمانی عێراقت لایەنەکەی تریش ئەوەندە کیلۆمەتر لەسەر حدودن ئەمە خەرقی سیادە نییە تو ئەڵێ ئەمە خەرقی سیادە نییە ئەی خەرقی سیادە یعنی چییە زیاتر لەو دوو حاڵەتە تووشی تووڕەبوون بوو و دیارە خۆی ڕانەگرت مایکەکەی فڕۆدا و ئیتر هەستە هات بەڵام حتا ئەو وەڵامەش کە دای بە ئێمە ناچینە شەڕێکی نەخوازراوەوە کە ئێمە هیچ بەرژەوەندیەکمان تێدا نییە یعنی دوو لایەنی تورکیا شەڕەکەن باشە ئێمە چ بەرژەوەندیەک هەیە لەلایەن کوردەوە کە پێشمەرگە بخاتە حاڵەتێکی شەڕەوە و ببتە لایەنێک لەو شەڕەکە
ئەو هیچ بەرژۆندیەک لەو شەڕە نییە، هیچ بەشێکی لەو شەڕ نییە، هیچ لایەنێک لەو شەڕە نییە. ئێمە لە هەرێمی کوردستان بەردەوامدا کۆکیمان کردووە کە ئەم کێشەیە بە شەڕ چارەسەر نابێ. تورکیا 40 ساڵە شەڕی پەکەکە نەیتوانین لە ناوی بەرێ، پەکەکە 40 ساڵە شەڕی تورکیا دەکات نەیتوانێت مافەکانی خۆی بەدەست بێنێ. ئێمە وەکو هەرێمی کوردستان بەردەوام داکۆکیەکەین دەبێ ئەم کێشەیە بە شێوازێکی گفتوگۆ ئاشتیانە دانیشتن لەگەڵ یەک ئەبێ حکوومەتی عێراق مبادر بێت بۆ ئەوەیە کە بتوانێت لەگەڵ تورکیا بە هاوبەشی لەگەڵ هەرێمی کوردستان کە دانیشن ئەم کێشەیە چارەسەر بکەن لەگەڵ هەردوو لایەن کە شەڕەکە لە خاکی هەرێم دوور خەلو نەوەکو ئێمە ببینە تەڕەفێکی شەڕەکە لەو شەڕەکە ئێمە هیچ پەیوەندیمان بۆ شەڕەوە نییە. بەڵێ کاگەی جەباریەوە تا ڕادێک ینی خۆی ئەم جۆرە دیدار و ئەم جۆرە بێگەیشتنانەوە ئەو لووتکەی کە لە چەند ڕۆژی ڕابردووشدا ینی بەرپرسی باڵای وڵاتانی هەرێمی و هەروەها ئەوروپی ئامادەبوون لە عێراق بەسرا ئەمە خۆی وەکو ئاماژەی پێدەن ئەمە بۆ بەهێزکردنەوەی عێراقە بۆ سەرپێخستنەوەی عێراقە لە ڕووی خۆپارێزی لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی ئابووری. بەڵام ینی ئەوەی کە بەڕێز وەزیری بەرگری عێراقی ژاماژەی پێدا لە وەڵامەکەی بەڕێستا کە ینی زۆر بەوردی تۆ هێرشەکان و مبەڕێرەکانی سوپای تورکیات خستە ڕوو ینی ئەو ئاماژەی بۆدا کە عێراق لە ئێستادا ینی لەو هێزەدا نییە کە بتوانێت بەرپەرچی ئەم جۆرە هێرشانە بداتەوە. عێراق ژیرۆدەی بۆ نمونە هەندێک کێشەی ناوخۆی خۆیەتی. پێت وایە ئەم مبەڕێرانە مقنعن بۆەوەی کە عێراق نەتوانێت سیادەی خۆی پارێزێ لە ئێستادا؟ کاک جەباریاوەر لە ڕووی یاساییەوە یعنی ئەم بێدەنگی بوونەی حکوومەتی فیدراڵی عێراق لەگەڵ بێدەنگی بوونی پەرلەمانی عێراقدا کە بە هیچ شێوازێک باس لەم بابەتە ناکەن ئەمە لە یعنی بە حەقیقەت لە ڕووی سیادیەوە لە ڕووی قانونیەوە لە ڕووی دستوریەوە لەسەر عێراق دەکەوێت. خۆڕاستە ئێمە داوا لە عێراق ناکەین بڕوا هێز بێنێ و شەڕی تورکیا بکە. طبعا ئەزانین عێراق ئەو توانای نییە بێت ئێستا شەڕی تورکیا بکە. جگە لەوەش داواکردنی وەزیری دیفاع بۆ ئێمە وەکو پێشمەرگە بڕۆین شەڕی پێکەکە بکەین. ئەمە شەر داواکاریکی نامەنتەقیە کە ئێمە بڕۆین شەڕێکی بۆ وڵاتێکی تر بکەین دژی ئۆپۆزیۆنی ئەو وڵاتە. یعنی ئێمە هیچ تەڕەفێک نین لەو شەڕ. ئێمە ئەمانەوێت شەڕەکە لە ناوچەکانی خۆمان دوورخینەوە. عێراق ئەتوانێت ڕێگای نێودەوڵەتی هەیە، پەیمانی نێودەوڵەتی هەیە، ڕێکەوتنی سنووری هەیە لە نێوانی عێراق و لە نێوانی تورکیا. لەبەرەوەی ئەتوانی لە ڕێگای مەجلسی ئەمنەوە لە ڕێگای ئومەمی متحیدەوەیە لە ڕێگای گفتوگۆی ڕاستەوخۆ لە نێوانی هەردوو وەزارەتی خارجی عێراق و تورکیا لە نێوانی وەزارەتی دیفاعی عێراق و تورکیا لە نێوانی حکوومەتی عێراق و تورکیا ئەتوانن دانیشن و هەرێم تەڕەفێک بێ لەو دانیشتانە بۆ دۆزینەوەی چارەسەرێکی ئاشتیانە بۆ ئەوەی هەم تورکیا لە ناو خاکی عێراق بەبێ ڕوخسەت و بەبێ ڕەزامەندی عێراقی تێدا نەبێ، هەم پێکەکەش بە هەمان شێواز بەو شێوازە لە بڵاوبوونەوەی لە ناو خاکی هەرێمی کوردستان کە بەشێکە لە خاکی عێراق بە شێوەیەکی نایاسایی بووە بۆی چارەسەر بکرێ. بەڵام نەوەکو بە شەڕ باسمان کرد بە ئاشتی وەکو ئەو سیاسەتەی کە ڕەوانشاد سەرۆک مامجەلال پێشتر پەیڕەوی کردووە کە توانی تورکیا و پێکەکە بیگەینتە یەک و دانیشن لەگەڵ یەکا و خەریک بوو بگەنە ئامانجێک و بگەنە ڕێکەوتنێکی ئاشتیانە و گەیشتە ئەوەی کە لایەنی کوردی بەشداری کرد و کورسیکی زۆری پەرلەمانی تورکیا هێنا، بەڵام بەداخەوە دوای ئەو پرۆسەیان تێکدا. یعنی ئەوە ڕێگای ڕاستە کە جاران ڕەوانشاد سەرۆک مامجەلال پەیڕەوی کرد بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە بە شێوازێکی ئاشتیانە بە شێوازێکی گفتوگۆ کە هەوڵێکی زۆردا لە چەند ساڵێک لەگەڵ حکوومەتەکانی یەک بە دوایەکی تورکیا و لەگەڵ پێکەکە بۆیان بگەێت. ئەبێ ئێستا عێراق پەیڕەوی ئەو سیاسەتەی ڕەوانشاد سەرۆک مامجەلال بکە، ئەو حکمەتەی ئەو بکە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە و بۆ دوورخستنەوەی ئەو شەڕە. یعنی کە من ناوم حرب بەڕاستی حربێکە تۆ لە بەیانی تا ئێوارە ئەمە ماوەی چەند ساڵێکە بەردەوام فڕۆکەی جەنگی و فڕۆکەی بێفڕۆکەوان لەسەر سەتان گوندی هەرێمی کوردستانە کە ناچار بنەوە گوندەکان چۆڵی بکەن. خۆ دەبێ ئەم مشکلەیە من ئەمویست مشکلەکە بخەمە ڕوو بۆ ئەوەی چونکە ناوی دیدارەکە بۆ زانینی بەڕێستان ناوی ئەو دیدارە سێ ڕۆژانە الحلول یعنی چارەسەرەکان. یعنی من داوای چارەسەرم دەکرد، یعنی داوای چارەسەری ئەم کێشەم دەکرد، نەمدەویست بە ئەوها بە خێرایی بە ڕاگوزەری بەسەر ئەو کێشەیە بڕوە، چونکە بەڕاستی ئەو کێشەیەکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان. زۆر باشە فەریق جەباریاوەر، یعنی ئەمێ پرسیاریشکە بکەم لەسەر
بۆ نمونە ئێمە قسەکەمان ئەوەیە ئەو مەترسیانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە پێشمەرگە و هێزی پێشمەرگی کوردستان وەکو منزومەیەکی دیفاعی لە هەرێمی کوردستان دەبێ ڕوبەڕووی ئەو مەترسیانە بێتەوە قەواری هەرێم پارێزێ بەڵام وەکو جەناب بدەڵی بەپی دەستور و یاساکانی عراق بێ هێزی پێشمەرگی کوردستان لە چوارچێوەی منزومەی دیفاعی عراقدا ئاخۆ لەم دیدارەدا ینی ئەوە خراە بەرباس و گفتوگۆ کە ئاخۆ بۆچی تاوەکو ئێستا نەتوانراوە هێزی پێشمەرگی کوردستان لە ڕووی چەک لە ڕووی پارە لە ڕووی داهات لە ڕووی خەرجیەکانیەوە هەم وەکو سوپای عراق هەم وەکو حەشدی شعبی بێت کە هەمومانە بینین حەشدی شعبی چپارەیەکی بەلێشاوی لە بەردەستدایە سوپای عراق و منزومەکانی دیکەی دیفاعی لە عراق چۆن داهاتیان دەخرێتە بەردەست ئەمە هیچ گفتوگۆی لەسەر کرا هیچ قسە و باز و بارەی ئاڵوگۆڕ کرا کاک جەبار بەڵێ ئەمڕۆ لە دیدارەکەی ئەوەی بەندەت یا بەشداری کرد لە دیدارەکەی دوای سەعات سێ کە سەرۆکی ئەرکانی یعنی سوپا سالاری عێراق بەڕێز فەریق یەکەم ڕوکن عەبدولەمید یاڕەڵڵا لەگەڵمان بوو لەگەڵ دوو ئەندام پەرلەمان کە یەکیان ئەحمەد ئەسەدی بوو هەردوو یەکێک لە ئەندام پەرلەمانەکان کە خۆی پێشتر یعنی بڵێ موسسەکانی حەشدی شعبی بوون یعنی گفتوگۆمان دەربارەی ئەم بابەتانە کرد طبعا من پرسیار لە من کرا لەلایەن بەڕێوەبەری بڵێن دانیشتنەکە کە ڕێیم دەربارەی حەشدی شعبی من ڕێی خۆمدا دەربارەی حەشدی شعبی کە ئێمە ئەو بەشەی حەشدی شعبی کە لە ژێر ڕچێفی فەرماندەیی بڵێن هێزەکانی چەکداری عێراقدا و لە ژێر فەرماندەی هێزە چەکدارەکانی هادا ئێمە کێشەمان لەگەڵا نییە بەڵام ئێمە کێشەی عێراق و ئێمەش لەگەڵ ئەو بەشەی کە لە هێشتا نەچۆتە ژێر ڕچێفی فەرماندەیی کە ئەوانن پەلاماری جارجار هەرێمی کوردستانە دەن پەلاماری سەفاری ئەمریکی دەن پەلاماری ناوچەکانی عێراق دەن ئەوە کێشەیەکە دەبێت چارەسەر بگرێت لێرەدا من هاتم باسی پێشمەرگەم کرد باسی شەهیدەکانی پێشمەرگەم کرد لە شەڕی داعش بریندارەکانم کرد ئەمجا هاتم مقارنەم کرد لەسەر لەگەڵ ئەوەدا وتم حەشدی شعبی لە ماوەیەکی کەمدا یعنی لە نێوان ساڵی 2014 کە لە دایک بووە پاش فتوایەکی مەرجعیەت ئیشیعە و تا 2016 یەکسەر یاسایەکیان بۆ دەرکرد و میزانیەکیان بۆ دیاری کرد کە ئێستا نزیکەی 3 تریلیۆنە بەڵام ئەوەی پێشمەرگە لە 2007ەوە ئێمە دژنەیەک دروست کرا کە بە پێی یاسا بە پێ بڕگەی 5 مادەی 121 ببتە پاسەوانی هەرێم و بۆ ئەوەی میزانیەک لە میزانی سیادی هەبێ بەڵام ئێمە ئەو یاداشتێ تێگەیشتنی کە 6 مانگ ئیشمان لەسەرا کرد و 21 کەس ئیلزامان کرد وەزیری بەرگری وەزیر پێشمەرگە ئیمزای کرد خرایە سەر ڕەفەکان و ئێستا تۆزی لەسەر نیشتۆ نەدرا بە پەرلەمان بۆ ئێمە ئێستش بوجەکەمان وەکو بوجەی حەشدی شعبی بێت داوای ئەوم کرد ئێمەش وەکو بەشێکی لە منزومەی دیفاعی و ئەمنی کە بەشێکی لە خاخی عێراق ئیشی سیادی ئەەکەین یعنی ئەرکێکی سیادیمان لە ئەستۆیە دەبێ هەم تەسلیح هەم تەجیز یعنی هەم پێویستی چەکدارکردن هەم پێویستی بڵێن تەدریبکردن هەم بوجەمان بۆ دیاری بکە کە ئێمە تا ئێستا وەکوتە ئەم ساڵ حەشدی شعبی 3 تریلیۆنیە بۆ ئەمە 3 دینارمان نەبوو لەلایەن میزانی حکومەتی فدراڵی باسی ئەومان کردووە یعنی بڵێن ئەمڕۆ لە گفتوگۆکاندا زۆر باسی ئەم بابەتانە کرا کە چۆن چارەسەری کێشەی پێشمەرگە بکرێ چۆن چارەسەری مادەی بڵێن بڕگەی 5 مادەی 121 بکرێ کە ئەمە تەشریعێکی بۆ دەرچێ بۆی ئێمەش بتوانین مافەکانی خۆمان ئێمە وتم ئەرک جێبەجێەکەین بەڵام بێ ئەوەی مافمانە بێ لەم وڵاتە لەم عێراقە فیدراڵی کە بە حساب پێکەوە ژین من باسی ئەوم کرد کە ئەبێ هەندێک یاسا ئیقرار بکرێت وتم تا ئێستا وەزارەی دیفاع یاسای نییە وەزارەی ئەمنی وەطەنی یاسای نییە مەجلیسی ئەمنی وەطەنی یاسای نییە مخابرات یاسای نییە قیادەی عامەی قواتی مسلحە یاسای نییە ئەبێ ئەم یاسایانە جێبەجێ بکرێن ئەبێ التیزام بە مادەکانی نۆ و مادەی 61 و ئەو مادانەی دستور بکرێت کە جێبەجێ بکرێت کە باس لە هێزە چەکدارەکانەکە زۆر باشە یەک خاڵیکە کاگە جەباریاوەریانی بۆ نمونە ئێستا قسەکە لەسەرەوەیە کە هێزی پێشمەرگی کوردستان ینی پارێزەری قەواری هەرێمی کوردستانە بەڵام ینی کۆمەڵێک بڕیار هەر خۆی لە خودی ناوخۆی هەرێمی کوردستان و دەرچۆ بۆ چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە لە یەکگرتنەوەی لیواکانی وەزارەتی پێشمەرگە لە یەکگرتنەوەی هێزەکانی هەفتا و هەشتا لە پڕچەکردنی هێزی پێشمەرگی کوردستان لە باشکردنی ژیان و بژێوی ینی هێزی پێشمەرگی کوردستان ئەمەیان تا چەند گرنگە بۆ ئێستا و تا چەند ئێوە ئەتوانن ئەمە بە هەمانگی لەگەڵ بەغدا لەگەڵ بەرپرسە باڵاکانی وەزارەتی بەرگری عێراق کە کوردن
لەوێ بخەنە بەرنامەی کارەوە بۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق تا هاوکار بێ لەمڕۆ بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان. بۆ زانینی هەموو لایەک تا ئێستا طبعاً لە 2007ەوە تاکو 2021 یعنی لەو ماوەیەدا کە نزیکەی 15 یاسای موازنەی فیدراڵی دەرچووە لە هەموو یاسایەکی ساڵانە بڕگەیەکی تایە دەربارەی بودجەی هێزەکانی پێشمەرگە و مستحقاتی هێزەکان، بەڵام تا ئێستا عێراق هیچی جێبەجێ نەکردووە. وەکو باسم کرد 2007 ئێمە گەیشتینە موزەکەرەیەکی هەشتخاڵی، ئێمە ئیمزامان کرد وەکو وەزارەی پێشمەرگە وەزارەی بەرگری عێراق. من ئەندام بووم لەو لیژنەیە کە سیاغەمان کرد لەگەڵ ئەو کاتە هێزەکانی فڕەڕەگەز و لەگەڵ هەموو مؤسساتی عسکەری و ئەمنی عێراقی و پێشمەرگەش، و تەقدیممان کرد دەبوایە تەقدیمی پەرلەمان بکرێت لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە. ئەو کاتە تەشریعێکی دەرەچوو، یعنی مافەکانمان دیاری کران لە عێراقا لە ضمنی مەنزومە. ئێمە بەس بەناو بە حەقیقەت و لە دستورە لە ضمنی بەشێکین لە مەنزومەی ئەمنی هەموو عێراقی ئەرک جێبەجێەکەین، بەڵام هێشتا حقوقێکمان نییە. تا ئێسش وەزارەتی دیفاعی عێراق بەشدار نییە لەگەڵمان لەو چاکسازیانێک کە ئەکرێت لە ناو هێزی پێشمەرگەی کوردستان. پرسیارەکەت بە حەقیقەت ئەوەیە کە ئێمە وەڵامەکەی وە بۆ شێوەیە ئەگەر ئێمە تاکو بتوانین چاکسازی زیاتر بکەین لە ناو هێزەکانی پێشمەرگە، هێزەکانی پێشمەرگە یەخەین، هەموو هێزەکان بێنە ژێر چێفی وەزارەتی پێشمەرگە، ئەو کاتە هێزەکە بڵێن ببتە بەشێک لەو پێکهاتانەی حکوومەتی هەرێمی کوردستان کە بتوانین هەموو هەرێمی کوردستان بپارێزێ و بڵێن بڕوابوونێکی جەنگی بڵێن نەتەوەیی و نیشتیمانی هەبێ بۆ هەموو هەرێمی کوردستان. ئەو کاتە یعنی بڵێن پێشکەوتنێک ئەبێ لەوەی بتوانین زیاتر فشار بخەین لەسەر دام و دەستگاکانی عێراقی فیدراڵ وەکو پەرلەمان، وەکو حکوومەتی فیدراڵی عێراق، وەکو وەزارەتی وەرگری، وەکو فەرماندەیی ئەو فڕاستوە هاوبەشەکانی عێراق بۆ ئەوەیە بەڕاستی ئەو یاداشای ساڵی 2007 زیندووکەینەوە کە 8 خاڵی زۆر گرنگ بوون. لەو 8 خاڵە دیاری کرا هێزی پێشمەرگە چۆنە بێت، تەشکیلەکانی چۆنە بێت، سلاحەکەی چۆنە بێت، میزانەکەی چۆنە بێت، متەقاعدەکان خانەنشینەکانی چۆنە بێت، بوجە لەکوێ بۆی دێت، ئەرکەکانی چیە بێت، چۆن هەماهەنگی لەگەڵ عێراقەکە و چۆن لە کۆنتڕۆڵ و بڵێن فەرماندەیی و کۆنتڕۆل کە پێڵێن پیادە و سەیتەڕە چۆن خۆی ئەگونجێنێ لەگەڵ هەموو هێزەکانی عێراق. ئەوە مزەکرەیەک یان یاداشێکی زۆر زۆر گرنگ بوو کە ئێستا بیخەینە ڕوو جارێکی تر کە من وەختی خۆی چەند جارێک نردوومە بۆ لیژنەی ئەمن و دیفاعی پەرلەمانی عێراق و ئەم ساڵیش هەر لەم خولەی پەرلەمانیش نردوومە، لە خۆنەکانی تریش نردوومە. ئەم هەلومەرجە چاکسازی ناو وەزارەت ئەبێتە هۆکاری ئەو یاداشتی ئاماژەت پێدا کاک جەباریاوەر 2007 2007 یاوتەتە وەزارەتی دیفاعی عێراق 2007 ئێمە ئامادەمان کرد و 2007 بە نووسراوی کە ڕسمی ئاراستەی حکوومەتی فیدراڵی عێراق کرد سەرۆکایەتی ئەنجومەن کە ئەو کاتە بەڕێز نووری مالیکی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فیدراڵی عێراق و بەڵام بەهۆی ناکۆکەکانی نێوانی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ بەڕێ نەکرا، یعنی دەبایە مناقەشە بکرێت لە ئەنجومەنی وەزیرانی عێراق و بەڕێ بکرێت بۆ پەرلەمان وەکو ئەو یاسایی حەشدی شعبی چۆن توانیان زۆر بە سەریعی بەڕێ بکەن و بۆ ئەوەیە بتوانن بەهۆی بوونی بە مؤسسەیەکی ڕسمی، یعنی ڕسمی لە عێراقدا ئەتوانن ساڵانە بودجەیەکی لە بودجەی سیادی بۆ دیاری بکەیت. ئەگەر ئێمەش تەشریعێکی وا دەرچێ، یعنی ئەو مزەکەرەیە ببێ بە تەشریعێک، ئێمە یاسامان هەیە، ئێمە لە هەرێمی کوردستان یاسای ژمارە 19 وەزارەتی پێشمەرگەمان هەیە، یاسای 34 کەمەندامان خانەنشین کەمەندامانمانە، یاسای 38 ڕاژەمان هەیە کە هەموو لە پەرلەمانی گوێ، یاسای 33مان هەیە، ئەمانە هەمویان یاساین تایبەتن بە هێزی پێشمەرگە کە لە پەرلەمانی کوردستان دەرچوو. بەڵام ئەبێت بەڕای من ئەبێت تەشریعێک هەبێت لە عێراق، تەشریعێک بۆ ئەوەیە ئەو بڕگەی پێنجەی لە مادەی 121 دستور ببتە تەشریعێک کە بوو بە تەشریعێک یاسایەک لە عێراقدا، ئەو کاتە ئێمەش ئەبینە بەشێک ڕسمی لە مەنزومەی ئەمنی و دیفاعی عێراق و ئەبینە بەشێک لە بودجەی سیادی، ئەو کاتە لە بودجەی سیادیەوە دەبێت بودجەمان بۆ دیاری بکرێت وەکو باقی هێزەکانی عێراقدا بەگشتی. کاک جەباریاوەر بەڵام ئەو کاتە بۆ نمونە ئێستا زۆربەی خەڵک ینی بازەواکەن و بە دیاریکراویش ینی ئەو دوولایەنەی کە هێزی پێشمەرگەی کوردستانی لە هەرێمی کوردستان بەدەستەوەی پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستان 8 لای ئەو 7 لای یەکێتی، یعنی هەمیشە مەترسیەک لەوەدا بووە کە ئەگەر ئەم دوو هێزە یەک بگرنەوە لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان
ینی گرنگی چییە کە ئەمە بۆ نمونە لە داهاتووە لە ململانەیشی ناوخۆ بەکارنەیە یاخۆکەوەی کە جومعینات داوای کرد با هێزی پێشمەری کوردستان شەڕی پاکەکە بکات یەخۆ ئەمەش شەڕی کورد بە کووردە ینی گرنگی چییە بۆ ئەوەی کاگەرتۆ ئەم هێزە بچێتە چوارچەوەی وەزارەتی پێشمەرگە بە یەکگرتووی و وەزارەتی پێشمەرگەشە چوارچەوەی مەنزومەی دیفاعی عراقی ئەو کاتە ڕوبەڕووی ئەمە ترسیانە نەبێتەوە هێزە نیشتیمانیە لە ناو کوردستانە گەرنتیەکە ئەوەیە کە لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان و بە تایبەتی یەکێتی و پارتی ڕێککەوتنێکی کۆنکریتی یان لە نێواندا هەبێت لە دەربارەی ئەو بابەتە بە تایبەتی دەربارەی مەسلەی هێزی پێشمەرگەی یەکگرتوو لە ئایندەدا و دەربارەی هەموو بابەتەکانی تر لە هەرێمی کوردستان وەکو ئەو دانیشتانەی کە کرا پێش تەشکیلی حکوومەت و چەند ڕێککەوتنێک بۆ یەکێکی لە نێوانیان ڕێککەوتنی تەشکیلی حکوومەت بوو ئەو تریان ڕێککەوتنی سیاسیەکە بوو کە ساڵێن هەندێکی جێبەجێ نەکراوە ئەبێ ڕێککەوتنێک هەبێت بە هەمان شێوازی ڕێککەوتنی استراتیجی کە هەبوو پێشتر لە نێوانی یەکێتی و پارتی ئەبێت دڵنیایی هەبێت لەلایەن یەکێتی و پارتیەوە هەردوو لاوە دڵنیایی هەبێت لە ئایندەدا ئەم هێزانە بەکار نێنرێن بۆ ئاڵوگۆڕی دەسەڵات ئەم هێزانە لەلایەن لایەنێکە و بەکار نێنرێن بۆ دژلایەنێکی تر بەکار نێنێن بۆ بەژەوەندی لایەنێک ئەبێ ئەمانە ئەم دڵنیابوونانە هەبێت لە نێوانی لایەنە سیاسەکان و بە تایبەتی لە نێوانی یەکێتی و پارتی کە هێزەکانیان هەیە ئەوە ئەبێتە پاڵنەرێکی گەورە بۆ یەخستنی هێزەکان ئەبێ وا بکەین هەموو لایەکمان هێزەکانی پێشمەرگە هێزەکانی پۆلیس هێزەکانی ئاسایش خۆ مەسەلەکەی یەخستنی بەس هێزی پێشمەرگە نییە ئەبوو هەموو هێزەکان یەک بخرێن ڕاستە بە شێوازێکی ڕەنگە شێوازێکی یاسایی یەک خراون بەڵام ئەبێ بە شێوازێکی تەواو لە خوارەوە بۆ سەرەوە ئەو مێزانەی پێشمەرگە پۆلیسە ئاساییشە هەموو دیژە تیرۆرە هەموو ئەو هێزانە یەک بخرێن و ئەبێ وەکو باسم کرد ئەم هێزانە وایان لێ بکرێ کە ئەمە لە خزمەتی کوردستان دابن بەگشتی پاراستنی ئەمنیەتی کوردستان ئەمجا بە هەموو ئەو خەڵکەی لە کوردستاندایە یعنی هەموو خەڵکەکە بپارێزن و ئەرزی کوردستان بپارێزن و بڵێن دام و دەستگاکانی هەرێمی کوردستان بپارێزن نەوەکو بۆ مەسلحەتێکی لایەنێکسیە ئەگەر گەیشتینە ئەو بیرکردنەوەیە ئەو ئەنجامەی ئەو کاتە بێگومان ئەمە پاڵنەرێک ئەبێت وەکو باسم کرد بۆ ئەو هێزە ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە و ڕۆڵیشی هەبێت بۆ وەرگرتنی مافەکانمان لە عێراق طبعا ئەمانە وەکو باسم کرد مەسەلەی ئێمە و عێراقیش مەسەلەن بڕێ ڕێککەوتن بۆ زانین هەم بە پێی یاساکانی هەرێمی کوردستان هەم بە پێی دەستور ئەو مادە یاسایی دەستور ئەو هێزانە تایبەتن بە هەرێم بەڵام ئەگەر لەلایەن عێراقەوە پێویستیان بۆ هێزانە هەبێ ئەبێ ڕێککەوتنێک لە نێوانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق و سەرۆکی هەرێم هەبێت یعنی ئەوەش هەیە و ڕێخستنی فەرماندەیی ئەو هێزە ئەبێ لە نێوانی سەرۆکی هەرێم بێ کە فەرماندەی هێزەکانی پێشمەرگە لە هەرێمە لەگەڵ فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق لە عێراق ئەبێ ئەمانە هەمویان ڕێک بخرێن بە شێوازێکی یاسایی هیچ یاسایەک نییە تا ئێستا ئەمانە بە تەواوەتی ڕێک بخەن کاگێ جەباریاوریە کێشەیەکە کێمە لەگەڵ بەغدا هەمانەوە جەنابی شدیانی زۆر لە نزیکەوە ئاگاداری کێشەی ناوچە جێناکۆکەکانە و لە ڕابردوودا چەند ینی لیژانێک پێگەێنرا بۆ ناوچانەوە چەند بنکەیشی هەمانگی دروست کرا و بڕیاریش بوو ینی دوو لیوای هاوبەش پێک بێنرێ لە ناوان هێزی پێشمەرگ و سوپای عراق لەم دیداری ڕافدەینەدا بە دیاریکراوی لە پانێڵی باسکردن لە کێشە و گرفتەکانی سوپا و هێزی پێشمەرگە و حەشدی شعبی هیچ ئاماژەیەک درا بە ناوچە جێناکۆکەکان ینی جەنابتان لەو بارەیەوە چه زانیاریەکتان لایە بەڵێ لێرە لە پانێڵەکە پرسیار کرا باسی ئەو لیژنانەش کرا و باسی چۆنێتی پاراستنی ئەمنیەتی ئەو ناوچانە کرا ئێمە لێرە باسمان کرد بڵێن لە کاتی گفتوگۆکاننا بەڵام بێگومانیش لە لابەلادا یعنی ئێمە هەم بەڕێز عەبدولەمیر یارەڵڵا وەکو سەرۆکی سوپاسالاری عێراقمان بینی و لەو بارەوە گفتوگۆمان کرد لەسەر بڵێ هەنگاوەکانی ئایندەمان بەیانی دیدارێکم هەیە لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆی عێراق عوسمان غانیمی هەر دەربارەی چۆنێتی بڵێن بەهێزکردنی بە تایبەتی ئەو هێزانەی پاسەوانی سنوورن کە بە تایبەتی لە هەرێمی کوردستان و ئێستا ئەو لیوایی کە هەیە لە سنووری سلێمانی کە بۆ بتوانی کۆنتڕۆڵی ئەو ناوچە سنووریانە بکە بە تایبەتی لە مۆزعی ئێستای کەتیا هەین بەیانی بڵێن
کاتێکمان بۆ دیاری کراوە بۆی لەگەڵ یا گفتوگۆکەین دەربارەی ئەم بابەتە جگە لەوەش هەر دیدارێکمان هەیە لە فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکان لەگەڵ فەریقی یەکەمی ڕوکن عەبدولئەمیر شەممەری کە ئەو نائیبی قایدی قیادەی عملیاتی مشتەرەکەی و ڕۆڵێکی گەورەی هەیە و بەخۆی سەرۆکی لیژنەی هەماهەنگی قیادەی عملیاتی مشتەرەکەی لەگەڵ هەرێمی کوردستانە کە ئێمە لە هەرێمی کوردستانیش لیژنەیەکی باڵاوامانەیە کە بەڕێز برای بەڕێزم کاک فەریق جەمال مەسئولیەتی و من ئەندامم و چەند بەڕێزێکی تر لە ناو لیژنەکەدا هەیە کە ئێمە بەردەوام گفتوگۆ ئەەکەین بۆ زانینی بەڕێستانی ئێمە ئێستا 6 ناوەندی هەماهەنگیمان دامەزراندووە یەکێکیان لە خانەقینە هی دیالە یەکێکیان لە کەیوانە هی کەرکووکە یەکێکیان لە مەخمورە بۆ ناوچەی مەخمورە یەکێکیان لە کەسکە بۆ ناوچەی مووسڵە یەکێکیشان لە هەولێر و یەکێکیشان لە بەغایەکە ئەمان هەردووکیان سەرەکیت ئەم ناوەندانە کارەکانی خۆیان زۆر بە باشی ئەنجامەدەن ئەفسەری هێزی پێشمەرگەی تێدایە لەگەڵ ئەفسەری سوپای عێراق هەماهەنگی ڕێگەخەن لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق لە هەموو ڕۆکانەوە جگە لەوەش ئێمە لە گفتوگۆیەکی بەردەوام داین لەسەر مەسەلەی دامەزراندنی ئەو دوو لیوا هاوبەشەیە کە لیوایەکیان لە خانەقینەوە تاکو باشووری کەرکووکە بێ و لیوایەکیان لە باکووری کەرکووکەوە تاکو ناوچەی سحێلا بێ و لەو ناوچانەدا ئەمەزرێن ئەو لیوایەنە کە بۆشاییە لە نێوانی هێڵەکانی دابەشبوونی هێزی پێشمەرگە و هێزی سوپای عێراق ئێمە لەسەر ئەو دوو لیوایە لەسەر هەموو بابەتەکانی ڕێککەوتوین وەکو مەسەلەی تەشکیلی ئەو لیوایە ژمارەی ئەو لیوایە مەشقی ئەو لیوایە فەرماندەیی ئەو لیوایە سەر بەکوێ دەبێت بەڵام یەک کێشەی بچووکمان ماوە ئەوە بوو کە لە کۆبنەی پێشتر باسمان کرد لەگەڵ براکانمان لە فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکان کە هاتن بۆ هەولێر لەوێ مەسەلەی بوجەی ئەم لیوایە و دابینکردنی پێویستەکانی شەک و تەقەمەنی و ئامێری ئەم لیوایە دیارە ئەم داوای ئێمە لەلایەن ئەو برادرانەی کە لە قیادەی عملیاتی مشتەرەکەی بەغام بردویانە بۆ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە وەکو زانیومانە ئەو ڕەزامەندی پیشانداوە بۆ دابینکردنی ئەو بوجەیە لەگەڵ ئەو پێویستیانە و بەیانی شوکو باسم کرد کە لەگەڵ بەڕێز فەریق یەکەمی ڕوکنی عەبدولئەمیر شەممەری دانیشتین باسی ئەم بابەتەکەین بۆ چارەسەری کۆتایی و بە زووی دامەزراندنی ئەو دوو لیوایی کە بەش کە نزیکەی 7000 کەس دەبن دوو لیواکە کەواتە ڕێگەکانی بەرەو نەمانەچێت ینی کاک جەباریاوە هەوڵ ئەدەین ڕێگرەکان بەرەو نەمان بچن چووکە بەڕاستی ئەم دوو لیوایە زۆر پێویستە کە لەو بۆشایەنە دامەزرێ ئەتوانی کۆتایی بە داعش بێنە و ناوچانە کە بوونەتە هەڕەشەیەک لەسەر هەرێمی کوردستان و لەسەر عێراقیش بە شێوازێکی گشتی و ئەمنیەتی ئەو ناوچانە بپارێزین بۆی خەڵکەکەی بتوانانی بگەڕێتەوە بە تایبەتی بۆ گوندانەی کە چۆڵیان کردووە خەڵکەکە لەو ناوچانە تا ئێستا ناتوانێت بە ئەمینی بتوانی ژیان بەسەر بەرێ بتوانی بچێ بۆ چێلگەکانی خۆی بتوانین لەوێ بمێنتەوە بە شەو لەبەرەوە پێویستە هەردوو لامان هەم ئێمە و هەم لایەنی ئەتیحادی کە پەلە بکەین بۆ دامەزراندنی ئەو دوو لیوانە و ئومێدێکی زۆر گەورەی هەیە کە بگەینە ئەنجامێکی زۆر ئەرێنی ئیجابی بۆ ئەو بابەتە و لەم ماوەی نزیکانە بتوانین هەردوو لیواکە دامەزرێن زۆر باشە کاک جەباریاوەریانی خاڵێکی کە ئێستا ئاماژەی پێکرێت لە عێراقا مەسلەی سەربازی زۆرەملەیە کە ئێستا خراوەتەوە ئارایەوە دەیانەوێت بینێرنە پەرلەمان وەکو پرۆژە یاسایەک لە داهاتوودا ئەمە دەنگی لەسەر بگرێت ئەمە ئەگەر جێبەجێ بکرێت لە عێراقا لە چوارچێوەی وەرگرتنی سەرباز بۆ سوپای عێراقی هەرێمی کوردستان ئەگرێتەوە گەر هەرێمی کوردستان ئەگرێتەوە میکانیزمەکەی چۆنەوێ کاک جەباریاوە طبعا بە پێی دستور مادەیەکی دستوری هەیە یعنی هەرێم مولزەم نابێ بۆ جێبەجێکردنی هەموو ئەو یاسانەی کە لە عێراق دەرچن چونکە مادەیەکی دستوری هەیە دانی ناوە بە پێکاتەی هەرێم وەکو ئیقلیمێک هەم بە هەموو دام و دەستگاکانی تەشریعی و تەنفیزی و قەزایی لە هەرێمی کوردستان و هەموو ئەو تەشریعانەی کە دەرچوون لە هەرێمی کوردستان طبعا ئێمە لای پەرلەمانی کوردستانەوە وەکو باسم کرد ئێمە یاسای خۆمانمان هەیە یعنی یاساکانی وەزارەتی پێشمەرگە 4 یاسانی یاسای خۆمان هەیە ئەو یاسایی کە داوا ئەکرێ ئێستا دەرچێ بۆ مەسەلەی خزمەتی ئیلزامی یان بڵێن زۆرە ملی بۆ وەرگرتنی سەرباز لە عێراقدا دیارە زۆر لەوانەی کە لە عێراقدان لە دام و دەستگا عەسکەریەکانن گەیشتونەتە ئەو ئەنجامەی کە ئەگەر بەو شێوازە بڵێن عەسکەری وەرگیرێ ئەوە هێزەکانی عێراق دوور ئەخاتەوە لە مەسائلی سیاسی لە تەسیری سیاسی لە تەسیری دینی تەسیری نەتەوەیی لە تەسیری مەذهبی یعنی گەیشتونەتەوە بەڵام هێشتا دیار نییە ئایا ئەو یاسایە پەسەند ناکرێت لە پەرلەمانی عێراق یان پەسەند ناکرێت و بە حەقیقەت
مەگەر بەڕێزان براکانمان ئەندامانی پەرلەمان لە هەرێمی کوردستان هی عێراقی ئەوان ئەگەر مەشروعەکەیان بینیوە ئێمە وەکو خۆمان هێشتا ئەو مەشروعەمان نەبینیوە تا بزانین ئایا لە ناو مەشروع یاساکە هیچ ئیلزامێکی تایە بۆ هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان هێزەکانی بە پێی بڕگەی 5 لە مادەی 121 دستور ڕێکخراوە یعنی ئەوانە هێزی کرد سەر بە هەرێمن لەبەرەوەیە ئەوانە پاسەوانی هەرێمن و لە هەرێم دەبن یعنی هیچ ئیلزامێکی تیا نییە کە ئەمانە ببنە بەشێک لە مؤسساتی ڕسمی عێراقی ببورنەوە کارەبا کوژایەوە لای ئێمە لێرە بامان شێوە زوو کارەبا کوژێت ئاسا ئێمە ژۆمان لێتە کاک جەبارەوە دەتوانی قسە بکەیت بەڵێ وڵای خۆ شوێنێکی بۆ کارەبا نەکوژایەتەوە کاک جەباریەوە چونکە بەڕاستی لێتر نازانین بەڵا لێرە لە بەغاش ئێستا لە موتێرەی ڕۆژی وازانم 100 جار کارەباکە گوژێتەوە دێتەوە جارێکی تر لەبەرەوەی هەمان ئەو کێشە هەیە کە لێرە هەیە هەمان ئەو کێشەش وەکو لە کوردستانی ژێ لێرەش ڕەنگە کێشەکە زیاتر بێ لە ڕووی کارەبا ئەمجا لەبەرەوەی کە باسی ئەو یاسا جاری نازانین ئایا یاساکە کۆدەنگی لەسەر بێ لەلایەن پەرلەمانی عێراقەوە یان نابێ و بە حەقیقەت من بەخۆم یاساکەم نەبینەوە کە بزانم ئایا هیچ مادەیەکی تایە کە هەرێم مولزەمکە چونکە هەندێک جار یاساکان بە ناو یاسای سیادی ناوابن ئەگەر یاسای سیادی بێ ئەوە مولزەمە بێ بەڵام ئەگەر یاسایەکی سیادی نەبێ دستور واڵێ ئەڵێ یاسا سیادیەکان مولزەمن بۆ هەرێم بەڵام یاسا ناسیادیەکان مولزەم نین هەرێم ئەتوانێ یان بەکاری بێنی یان بەکاری نێنێ ئەگەر هیچ ئیلزامێکی تیان نەبێ لە یاساکە هەرێم مولزەم نابێ بەجێبەجێکردنی ئەو یاسای بەڵام بۆ زانینی بەڕێز زانیش مەسەلەی خزمەتی ئیلزامی لە هەرێمی کوردستانی دەنگۆ هەبوو زۆر جار باسی خزمەتی ئیلزامی کراوە یعنی زۆر جار باس ئەوە کراوە کە بە تایبەتی پێشتر برایانی گۆڕان ئەم بابەتەیان وەکو پرۆژەیەک هەبوو لایەن و ئەو کاتەی کە برای بەڕێزمان کاک مستەفا سەیید قادر وەزیری پێشمەرگە بوو لەو کاتەدا پرۆژەکەی بەڕەسمیش پێشکەش کردبوو بۆ دام و دەستگای بە تایبەتی بۆ سەرۆکایەتی هەرێم بۆ دراسەکردنی کە لە هەرێمیش پێشمەرگایەتی خزمەتێکی ئیلزامی بێ لە هەرێم بۆ ئەوەی کە هەموو پێکاتەکانی هەرێم بەشدار بن لە هێزی پێشمەرگە بە هەموو ڕەنگەکانیانەوە لە هێزی پێشمەرگەی کوردستان. زۆر باشە کاک جەباریەوە سەبارەت بەوەی کە ئێمە هەر لەسەر پێشمەرگە قسەمان کرد و لەسەر ئەرک و واجبات و فەرمانی پێشمەرگە و هەروەها خزمەتکردنی پێشمەرگە مەسەلەی خانەنشینی پێشمەرگە نازان ماوەی گۆستا بوو ئێستاوە وەکو خۆی جێبەجێکرێ یاخود چۆنە؟ بەڵێ بڵێن مەسەلەی بڵێن یاسای ژمارە 38 خانەنشینی پێشمەرگە لە کاتی بڵێن بەڕاستی هێرشی داعش و لەو کاتەدا کە پێویستیمە یعنی هەرێم پێویستی بە هێزی چەکداری زۆر بوو بۆی بتوانێت بڵێن بەرەکانی شەڕ کۆنتترۆل بکات چونکە ئێمە لە بەدرێژایی 1200 کیلۆمەتر هێزی پێشمەرگە بڵاوی پێکرا بوو جگە لە هێزی پێشمەرگە هێزەکانی بەرگری فریاکەوتن هێزەکانی زێرەوانی هێزەکانی پۆلیس هێزەکانی ئاسایش تەنانەت بڵێن خانەنشینان و تەنانەت کەمەندامانیش بەشداریان کرد و لیان شەهید بوو لە شەڕەکاندا لە بەشداری و هاوڵاتیش بەشداری لەو شەڕی کرد دژ بە تیرۆریستانی داهات لەو کاتەدا نووسراوێکی فەرمی لەلایەن بەڕێز سەرۆکی هەرێمەوکە ئەو کاتە هاتە وەزارەتی نێنرا بە وەزارەتی پێشمەرگە کە خانەنشینی ڕاگیرا بەهۆی پێویستی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان ئەوە لە ساڵی 2015 بوو لەو کاتەوە تاکو بڵێن ئێستا 2021 مەسەلەی پێڵەن خانەنشینی ئیلزامی یعنی خانەنشینی بە پێی تەمەن بە پێی یاسای ژمارە 38 ڕاگیرا بوو ئێستا داواکاریەکە هەیە لە وەزارەتی پێشمەرگە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران پێشتریش داوا کرابوو لە سەرۆکایەتی هەرێم بۆ ئەوەی ئەو بڕیارە فەرمیە سەرۆکایەتی هەرێم چاوێکی پیا بخشێنێتەوە بۆی یاساکە بکەوتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ زۆر باشە کاک جەواریەوە ئەمێ ینی بچمە سەر پرسیارێکی کە لەوچێ وردەوردە کۆتاییش بە بەرنامەکە بێنم چکە زان ماندووی بەڕێزێ مەسەلەی مانەوەی هێزەکانی ئەمریکا و لێسادا کە ئەمریکا بڕیاری داوە تا کۆتاییم ساڵ هێزە شەڕکارەکانی بکشێنێتەوە تەنها ڕایۆشکارەکانی بێڵێتەوە لەم دیدارەی کە لە بەغدا لە چوارچەوەی دیداری ڕافیدەین سازکرا هیچ لەو بارەیەوە باس کرا و
ینی خوێندنەوەکان چی بوو لەو دیدارەدا بۆ چوونە دەرەوە هێزەکانی ئەمریکای خودمانەوەی ڕاوێژکارەکانی؟ طبعا لێرە لە هەندێک جار ینی بابەتێکی بڵێن تایبەت نەبوو بە مەسەلەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراقدا لە زمنی دیدارەکانی یا لە زمنی پانێڵەکانی ئەم دیدارە، بەڵام جارجار پرسیارەکرا یان جارجار ئەم بابەتانە ئەو ژێررا و پرسیار لە بەشداربووەکانی پانێڵەکان ئەکرا. بەڵام بەڕێستان ئەزانن بە شێوازێکی گشتی لە عێراقدا هەم پەرلەمانی عێراق وەختی خۆی یاسایەکی دەرکرد بۆ ڕێخستنی بوونی هێزەکانی بیانی ینی ئەمریکی و بیانی لە عێراقدا و حکوومەتی مولزەم کرد کە ئەبێ ئەو هێزانە بە یاسایەک ڕێک بخرێ بوونیان لە عێراقدا بە شێوازێکی گشتی، هەم زۆر کوتلەی سیاسی هەبوو لە عێراقدا بە حقیقەت لەگەڵ دەرچوونی هێزەکانی بیانی بوون بە تایبەتی ینی دەرچوونی هێزەکانی ئەمریکا بوون لە عێراق و فشارێکی زۆری شانەکرد لە عێراق، تەنانەت هەندێکی لایەن هەبوو کە بڵێن بە ڕۆکێت و بە فڕۆکەی بێفڕۆکەوان و بەوانش پەلاماری بنکە و بارەگاکانی بڵێن هێزەکانی ئەمریکادا لە بەغا سەفارەی ئەمریکادا تەنانەت لە هەرێمی کوردستانیش چەند حاڵەتێکی وا ڕوویدا بۆ ئەو بنکە و بارەگانی کە هەن لە بڵێن لە فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر یان لە شوێنەکانی تر. لەبەرەوەیە مەسەلەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراقدا پاش چوار گەڕی گفتوگۆی استراتیژی لە نێوانی عێراق و ئەمریکا و پاش دوایەمین ڕۆیشتنی شاندی عێراق بۆ ئەمریکا بە سەرۆکایەتی بەڕێز کاظمی لەوێ ئیتیفاقیەک ئێمزاکراوە کە لە 5 خاڵە بوونی ئەو هێزانە بە شێوازی ڕێکەوتنێکی فەرمی دیاری کرا کە تەنها هێزە شەڕکارەکانیان نەکشێنەوە، ڕاوێژکارەکانیان ئەمێنن، ئەوانەی کە کاری لوجستی ئەەکە دەمێنن، هاوکاری و هەماهەنگی لە ڕووی هەواڵگریەوە ئەمێنێ، هاوکاری لە ڕووی پێدانی چەک و تەقەمەنی بۆ هێزەکانی عێراق بەگشتی دەکا بە هێزەکانی ینی ئەم بابەتانە هەموو بۆ هێزەکانی عێراق و هێزەکانی ئەمریکا و دوێنێش عینیشت لە لێدوانێکی قونسڵی ئەمریکی لە هەرێم وتی ئێمە لە عێراق ناچینە دەرەوە بەڵکو ئێمە هێزێکی شەڕکەرمان ئەگە بڕاتە دەرەوە بە حقیقەت هێزێکی شەڕکەری ئەو تۆی گەورەی ئەمریکیدا لە عێراقدا نییە. ئەگەر ئەمریکاش ئەو هێزە شەڕکەرەی کەمەی بباتە دەرەوە هێشتا اتفاقیەک یان ڕێکەوتنێکی استراتیژی هەیەی کە بەشێکی مەسەلەی پشتیوانیکردنی هێزەکانی عێراقا، پشتیوانیکردنی هێزەکانی پێشمەرگەیە و ئەوانە ئەمێننەوە لەو هاوکاری پشتیوانێکایە. جگە لەوانیش ئێستا هێزی هاوپەیمانانیش هەیە بە دەیان وڵاتی بەشدار لە هاوپەیمانەتی نێودەوڵەتی بۆ شەڕی دژی داعش ئەوانش لە عێراقن و لە هەرێمی کوردستان یعنی لە عێراقی اتحادیشن و لە هەرێمی کوردستانیشن پشتیوانی هێزەکانی عێراق و هێزی پێشمەرگەی کوردستانەکەن، ئەوانە هێشتا بڕیاریان نەداوە هیچ لایەنێکان بکشێنەوە. جگەل لەوانش بۆ زانینی هەموو لایەک ئەمە 2 ساڵە عێراق اتفاقێکی هەیە لەگەڵ ناتۆ، ئێستا تیمێکی ناتۆ 2 ساڵ زیاترە لە بەغایە، ئەوانیش بەشدارن لە مەشقپێکردنی هێزەکانی عێراقدا و زۆری ئەندامی ناتۆ کە لە زمانی ناتۆیە بەشدارە تەنانەت ئەگەر هاوپەیمانەتی نێودەوڵەتی بکشێنەوە لە عێراق و ئەمریکاش بکشێتەوە پلانێکی جێگرەوەی ئەوانەی ناتۆ ئەبێ لە عێراقدا بۆ پشتیوانیکردن و هاوکاریکردن و داعمکردنی هێزەکانی عێراق بە شێوازێکی گشتی. لەبەرەوەی من بەڕاستی خۆم وەکو شەخص مەترسیکی زۆر گەورە لەوە نبینم چونکە سۆسیال میدیا زۆر مەترسیکی گەورەی پیشاندا بە تایبەتی و لێکدانەوەی جیاوازی بۆ کرا وای لێکرد خەڵک ئەترسا ڕەنگە بە حقیقەت هەندی خەڵک وای لات بوو هانی کە سوکاری خۆیان دەدا بۆ کۆچکردن بەهۆی ئەم هەڵڵایی کە دروست کرا لە سۆسیال میدیا دەربارەی ئەم بابەتەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز فەریق جەباریاوە ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە کە ڕاستەوخۆ لە بەغداوە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.